سڵاتان لەبێ ئەمڕۆ هاتووین بۆ ناوچەیەکی دیکە ناوی ئایکۆکس گرینە لێرە هەواڵم بۆ هات کە خاتوونێکی گەنجی کورد لێرە ئەویش بۆتە خاوەن بزنزی خۆی دووسێ سعاتی لەمە پێش لای خاتوونێکی کەبووین لە بێرمینگهام ئەویش بۆتە خاوەن بزنزی خۆی جاڵم چەنە خۆشە چەنە شارازیە ئەم گەنجانەمان هەوڵ ئەدەن لەسەر پێی خۆیان بۆستن و ببنە خاوەن بزنزی خۆیان هەربۆیە وتم بە ئەم خاتوونەش بەسەرکەمەوە سەری چەنە نازدارە سڵاو لێبێ دادەژیان باشی بەخێربی عەزیزم زۆر مەمنونم باشی تۆیان بۆ کردم سپاس وتم با بڕۆم زانم ئەو خەریکی چییە سپاس دادەژیان جان زۆر بەخێر هاتنتان دەکەم زۆر خۆشحاڵم کە ئەنگۆ دەبینم ئەمن لێرە ئیشەکانی هەموو ئیشەکانی جوانکاری دەکەم وەکو فیلەر بۆتاکس ماکرۆنیدلینگ PRP بۆ دموچاو بۆ قژ فێشیال دموچاو پاکردن هەموو ئیشەکانی جوانکاری دەکەم باسی دموچاو پاکردنەوەکەی تۆیان بۆ کردم ئەڵێن یەکەمە دەستە خۆش بە دادەژیان زانم بۆ منیشێکە ئەرە وەڵا بۆت ناکەمە سەر چاو بەڕاستی بابەتی جوانکاری زۆرە لە هەموو شارەکان لە هەموو ناوچەکان بەڵام ئەوەش کارێکە بەرپرسایەتێکی زۆری هەیە تۆ هەسەکەی ئەتوانی ئەو بەرپرسایەتی هەڵگری؟ ئەرە وەڵا ئەمن دەتوانم چۆن پێم خۆشە ئەو کلاینتێکە دێتەکنم شتێکی تەبیعی و جوانی بۆ ئەنجام دەم پێم خۆش نێدم و چاوی وەک ئەوەی کە پێم بڵا فیلەری لازمە یانە پێ بڵم ئەمن پێم خۆشە شتەکانێکی تەبیعی کارێکی جوان و ڕێکوپێکی بۆ ئەنجام بدەم کاتە با بچینە ژوورە بزانم شوێنەکەت چۆنە؟ فەرموو دادەژیانگان بەخێربی ئەزیزم سپاس دەکەی ماوەی چەندێکە خەریکی ئەم کارەی؟ دادەژیانگە ئەمن ماوەیەکی زۆرە ئەو ئیشەم دەست پێ کردو لەو ڕۆژەی کە ئەو ئیشەم دەست پێ کردو بەڕاستی هۆڵی خۆم داوە هەموو ڕۆژە بەردەوام خۆم زانیارتر بکەم خۆم ئاگادارتر بکەم لەو ئیشە کلاینتەکانێکیان زیاتر کوردن یاخود جیاواز کلاینت هەموو جوورێکم هەیە کوردم زۆرتر دێتەکنم بەس کلاینتی دیکە ئێرانی تورک پاکستانیشم هەبوو ئیندیەنم هەبوو هەموو جۆرە کلاینتم هەبوو ئەکید ڕازیشن لە کارەکانە ئەمن ئەرەوەڵا ڕازی ئەمن چۆن هەم تورکی دەزانم هەم کوردی دەزانم هەم فارسی دەزانم ئیدی هەموو جورە دەتوانین پێکەوە قسە بکەین و خانمێکی ئاوە جوان و نازدار جوانەکە وەڵا منیشیە بۆلە نەرمونیان ئیشەڵا بۆ تۆ کارێکی جوانکاری بکەین و بزانین ئەتۆ ڕازی ماکرۆنیدل ئەو چیم بۆکە؟ ماکرۆنیدلینگ چیەکە ئەو لە پێست؟ دم و چاوت جوان پاک دەکەین دوای ئەوەی کە دم و چاوە جوان پاکم کردەوە دەی ماکرۆنیدلینگی جوانت بۆ لێ دەدەم کە بۆوانەی کە کولینەیان هەیە بۆ مەنافەزی بازیان هەیە جگای جووشیان هەیە زۆر باشە ڕۆنەقێکی جوان دەدا بە پێستت بەڕاستی ئابڕەسانی دەکات زۆر چاکە با بڕۆین لەگەڵ ئایدەخان بزانین چیمان بۆکە و ئەگەڕێین ئەولاد ئەمە بیفۆرە دوای ئافتەرەکەشیتان ئینشاڵڵا فەرموو دادەژیانگە سپاس ئایدەگیان ئەمە چەندێک بکرێ باشە یعنی وانگی جارێ چەند جەلسە؟ دادەژیانگە ئەو ماکرۆنیدلینگە مانگە جارێک بکرێ زۆر باشە ماوەی 3 جەلسە زۆر تاغیرێکی جوان لە پێستت ئەحساس دەکەی ئێستا ئەمە چی ئەیکەیت ناو پێستی سامۆن دیێنەی گۆڵدا یەکێک لە باشترین کۆکتەلەکانە کۆلاژن سازی دەکا ئابڕەسانی دەکا بۆ مەنافەزی بازی پێستت زۆر باشە ئەگەر جگای جووشت هەبە زۆر باشە ئەی ئەگەر وەکو ئەمە ئەها لای خۆمانەڵێ ماڵەیە ئەو بۆوەش زۆر باشە بەس دەرمانی دیکەش هەیە بەس ئەوەش زۆر باشە ماکرۆنیدلینگیش زۆر
زۆر باشە دەتوانین ماکرۆنیدلینگەکەش بە پلازما بوت لەدەین بۆ دم و چاوت بۆ قژ دەرمانێکی زۆر باشە ماکرۆنیدلینگ. ئایدەگیان بۆم زۆر گرنگە چونکە دەرەکەم لە شاشە یاخود نییە لە سۆشیال میدیاکان دەموچام ڕەونەقێکی هەبێ یعنی تر بۆی کە ئەوەی ئینسان فیلتەری ئەم سدا بۆ منابە بەکارنێنێ بۆیە باسی ئەم ئیژەی توان بکەم بە تایبەتی وەختم با بزانم چ کۆلایی چی لێ ئەکات بەس دادەژیانجا تۆ کە دەڵێ ئەمە ئیشی تەسویر و ئەوانە دەکەم دەتوانی ئەسکین بوستەرەکان ئیستفادە بکەی وەکو پرۆفایلۆ وەکو جالۆ پرۆ کە بەڕاستی ڕۆنەقێکی زۆر جوان دەخاتە بە پەستت فیلر نێ و زۆربەی کەس بۆ دەزانن کە ئەسکین بوستەرەکان فیلەرە بەس فیلر نێ بۆ ئەوەی کە بەعزە کەسێک مەسەلەن بن چاویان چرچە چۆڵیان هەیە یا دارک سرکڵیان هەیە ماندوویتی بن چاویان هەیە بۆی دەرمانی دەکا ڕۆنەقێکی جوان دەخاتە بەپستت کۆلاجن سازی دەکا ئابڕەسانی و لیفتێکی جوان دەداتە بەپستت پرۆفایلۆ ئەسکین بوستەرەکان زۆر باشن دەتوانی لەوانە ئیستفادە بکەیت. ڕاستەکەی من خۆم شخصی خۆم حەزم بە فیلەر و شتی وای زۆرە یعنی کە سێری بکەی فیلەری نییە بەس پرۆفایلۆکە بەکارێنم لەبەرەوەی کە بە سروشتی پێستەکە ئەهێڵێت نای ئاسۆینە گەورە ڕاستەکە پرۆفایلۆ بەڕاستی زۆر شتێکی باشە یەکێک لە باشترین بەرەندەکانە. ئەوە ئیشی خاتون ژیانیش کۆتایی دێ ئیشەڵا مانگێکی دیکە دیسان بێتە لام دیسان ماکرۆنیدلینگێکی جوانی بۆ بکەم با لە پرۆگرامەکانی دموچاوی ڕۆنەقێکی زۆر زۆر جوانی هەبە. بانی دەستەکانە خۆش بێ ئەزیزم ینی دەستت سووکە زۆر زۆر سپاس هەستەکەم ئەوەنێ پێستم تون بۆ تۆی دەموچاوم دەستەکانە خۆش بێ هایستەکەم ڕەبی مبارەکت بە ئەزیزم بانی سپاس. ئەگەر خەڵکان تەلەفۆن بکەن و ئەم ڤیدیۆ ببینن لەلایەن ئێمە بێن بۆ وانەی کە لەلایەن خاتون ژیان و کاک شەمووسی ئەزیز دێن ئافرێکی تایبەت تا مانگی دیکە تاکو جەژن بۆ جەژن تا جەژنی قوربان ئیشەڵا بۆیان لە نەزەر دەگرم ئافرێکی باش یعنی ئەوەی کە حەزەکە بۆ جەژن جوان بێت چای ڕەونەقی بێ وەرم بڵێ خاتو ئایدا سەردانمان بکەن. کاتێک کە ڕێگایەکی دوورە بڕێ دێیت بۆ ئەوەی کە پشگیری کەن گەنجێک لەم گەنجە جوانانەمان بکەین تا لە خۆتۆ دڵت مرتاحە بێ ئەوە ئەمڕۆ دوو گەنجم بەسەر کردێتەوە یەکیان خاوەن بزنسی خۆی لە چایخانەیەکی داناوە هەر ئافرەتە و ئەم گوڵە باخە جوانش ئافرەتێکی کوردی گەنجە بزنسی خۆی داناوە پشگیریکردنی ئەمانە واجبی تاک بە تاکی ئێمەیە. زۆر خۆشحاڵم خاتون ژیانگان کە ئەوڕۆ ئەنگۆم لە نزیکەوە دیت ئیشەڵڵا کە سود و منفعەتێکی زۆر جوان بۆ پێستت دەگات و نەتیجەی جوانی لەبەر دەگەێت بەس مانگی دیکە سەردانم بکە کاتە بێ مانگی جارێ بێم بۆ ئینشەڵڵا قوربان دەستەکانە خۆش بێ ئازیز. ئەتوانم ناونیشان و ڕقم تەلەفۆنەکەتان لەسەرم ڤیدیۆ بۆ دانێم. بەڵێ کاک شەمووسجان دەستان خۆش بێ ئیشەڵڵا کتم هەر کەس کە لەلایەنی کاک شەمووس و خاتون ژیانی ئەزیز بێ ئافرێکی تایبەتم لە نەزەر گرتەوە لەبەرەوە وەرە نەتا زۆر بۆ جێژم خەتەن جوان ئەمەی دەموچای منی کردەوە دەموچام هەمووی ئاڕاکێشی بەڕاستی بۆ تۆکس و فیلەر نییە بەڵکو پاکنەوە ماکرۆنیدلینگ یعنی مووی دەرزی ورد بوو ئاوا پێسەکەیان زۆر باشە دەستەکانە خۆش بێکە خۆتان لەگەڵ تا گەنجێکی تر